هەموو لایەکمان سوور بین لەسەرەوەی کە پابندین بۆ چوونانەی کە پێشتر پێشکەشمان کردوون و ئاراستی دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانمان کردووە هەم بۆ چوونە تاکیەکانی هەر حیزبێک بۆ خۆی هەم بۆ چناو بەشەکانش لە پرۆژەی هەموارە هەمان بوو ئەمە لەگەڵەوە کۆمەڵێ خاڵی ترمان تاوتێ کرد لە ناو یاسای هەڵبژاردن و هەروەها دەنگدانی تایبەت و هەروەها تۆماری دەنگدەران و پرسی کۆتاکان کە وەگوتم پێشتریش قسەمان لێ کردبوون. ئێمە هەموو لایەکمان سوورین لەسەرەوەی کە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان جیاواز بێ لە هەڵبژاردنەکانی 5 خولی پێشووی پەرلەمان لە هەرێمی کوردستان دیارترین ئەو گیر و گرفتانە یان ئەو بربەستانە یان با بڵێم ئەو ڕێگەیانی تەزویر لە خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستان دیارترین ئەوانەمان دەستنیشان کردووە ئەم پرۆژە یاسایانەی ئەم هەموارانە کە پێشکەشمان کردە بۆ ڕێگیریکردنە هەم لە تەزویر هەم لە بەڕێوەنەچوونی هەڵبژاردنێکی ناشەفاف ئەم ڕێگریە لەوەیش کە هەڵبژاردننی داهاتوو بە یاسایەک کە ماوە و کات و شێواز و بەکارهێنانی لە هەموو دنیا کۆتایی پێهاتووە.